پلەکانی گەرما لە هەولێر ڕۆژانە لە 50 پلە نزیک دەبێتەوە. لەو گەرمیە بەرزە و کەم ئاویش لە زۆربەی گەڕەکەکانی هەولێر سەری هەڵداوە. کەم ئاوی خەڵکی تەواو هەراسان کردووە. کاکە ئاو هیچ نییە و ئەو شۆ دانیشتنیە تا سەعات 2:30 شەوێ هیچ ئاورێک نییە. شەوەی نانواتە سبەینەکە ساعت 2 تەمەشا ئایا دەکرێت. ڕۆژ جارێک ئاوێ دەکرێت. وڵا دەبێ هەموو ڕۆژێ ئایا بکڕین. خۆتان جێ ئاوە بەسمان ناکە. ڕۆژێک نا ڕۆژەکەش کە دێ سەعات یەک شەوێ دوی شەوێ دەبی خەفەر بی لە دەرێ دانیش بۆچی عەرەسیاتی خەفەر بێتون. ئەرێ وڵی خەفەر بوومە بەڵام ئاوەکە نەهات. زۆر داواکارین هەیە ئەو ئاو نووساکەم بەڕاستی ئەو فەرکە هەم بەیلاکچوو. 2,500 دێوزە کەس نازە ئاوەکە پیسە خاوینە چەند جارە مەکڕی وڵی وەرە تەماشای کە هەموو خستە. ئاوی نییە هەندێک دەگرێ لێبێ ئایا هەندێک فەقیرە پێی ناکڕێت. ماوەی چەند ساڵێکە کێشەی کەم ئاوی لە هەولێر هەیە. لایەنە پەیوەندیدارەکان تا ئێستا نەیان توانیوە چارەسەری بکەن و داواش لە خەڵک دەکەن زێدەڕۆی لە بەفیرۆدانی ئاو نەکەن. کێشەی کەم ئاویش کە سەر هەڵدەداتن پێویستە هاوڵاتیانیش هەماهەنگ بوون لەگەڵ دەستگاکانی حکوومەت هاوڵاتی لە پێویستی خۆی لە خواستی خۆی زیاتر ئاو سەرف نەکاتن. کەم ئاوی و چارەسەر نەکردنی لە هەولێر بۆشاییەکی دروست کردووە کە بەشێک لە ڕێکخراوە خێرخوازی و حزبیەکان بە تەنکەر ئاو بەسەر ماڵان دابەش بکەن. کێشەی ئاو هەیە ئێمە ئینتیزاری بەڕێوەبەراتی ئاوی هەولێر دەکەین ئەوان شوێنەکانمان پێ بدەن لە هەر شوێنێک داواکاری هەبێت لە ئێمە بەپێی توانە خزمەتیان دەکەین. ئاوی گەڕەکەکانی هەولێر لە ڕێگەی زیاتر لە 1500 بیر و پرۆژەی ئاوی ئیفراز دابین دەکرێن. بەڵام لە وەرزی هاویندا بۆی بەرزبوونەوەی پلەکانی گەورما و کەمبوونی ئاوی ژێرزەوی بەشێک لە گەڕەکەکانی هەولێر بێ ئاو دەبن. ئاو دێدایە؟ چەند ڕۆژەوە ئاو ناتیە؟ بارگرانیەکی تر لەگەڵەوە هەموو قەیرانە کەوتۆتە سەر ملی خەڵکی شاری هەولێر. لێرە ئاو نایەت، خەڵک ناچارن بە تەنکەر ئاو بکڕن کە ئەوەش بارێکی گرانی دارایی لەسەر خەڵکی هەژاری ئەو شارە دروست کردووە. کەم ئاوی هەر لەو گەڕەکە نییە لە زۆربەی گەڕەکەکانی شاری هەولێر کەم ئاوی هەیە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.